دهۆکی ڕەنگین دیاریکردنی مێژووی هەر ناوچەیەک پەیوەستە بە مێژووی نووسراو یان دۆزینەوە ئاسەواریەکان. مێژووی شارەکە دەگەڕێتەوە بۆ نزیکەی 8,000 ساڵ بەر لە زاین. ئەشکەوتی چارلستێن کۆنترین شوێنی ناوچەکەیە و ڕۆڵی هەبووە لە دیاریکردنی مێژووی شارەکە. بە ئارامی پێی وتراوە ناهودرا. لەسەر ناوەکەی زۆر بۆچوون باز دەکرێت. بەشێک دەیجێڕنەوە بۆ گوندی بچووک کە ئاسووریەکان ناویان ناوە، بەڵام زۆربەی ڕاکان ئەوە پەسەند دەکەن کە ناوی دهۆک پەیوەستە بە هەڵکەوتەی جوگرافیەکەی، چونکە کەوتوتە نێوان دوو شاخی گەورەی شێوە هێلکەیی. لە زمانی کرمانجیدا بە هێلکە دەوترێت هێک. دوو ئاماژەی ژمارەی شاخەکەیە، بەسەر یەکەوە و پیان وتووە دوو هێک، دواتر گۆڕاوە بە دهۆک. تیمێکی کوردی ئەڵمانی لە سنووری پارێزگای دهۆک دوای دابەزینی ئاوی بەنداوی مووسڵ شوێنەواری شاری زاخی کۆی میتانیەکانیان دۆزیەوە لە نزیک گوندی کەمۆنا لە سنووری پارێزگاکە. مێژوەکەی دەگەڕێتەوە بۆ 3800 ساڵ بەر لە ئێستا. ئەم زنجیرە دۆزینەوانە پاڵپشتی ڕای زانایان و توێژەران دەکات کە ڕۆژهەڵاتی ناوەڕاست بە سەرەتای ژیار دەستنیشان دەکەن. بۆچوونیان وا بووە خۆرهەڵاتی ناوەڕاست وەک سندوقی ڕەشی فڕۆکەیە و پەڕیەتی لە نهێنی مەزن. شاری دهۆک لە ڕووی جوگرافیەوە کەوتۆتە سەرهێڵی پانی 20 بۆ 43 و 10 بۆ 44 ڕۆژهەڵات و هێڵی بازنەیی 36 بۆ 40 و 20 بۆ 37 باکوور. دهۆک دەکەوێتە باکووری هەرێمی کوردستانی عێراق. کەوتۆتە پانتاییەک لە نێوان زنجیرە چیای شەندۆخە لە باشوور و چیای سپی لە باکوور، چیای مامسین لە ڕۆژهەڵات و چیای زاوا لە ڕۆژئاوا. هاوسنوورە لەگەڵ هەر سێ وڵاتی عێراق، سووریا و تورکیا. ڕوبەری پارێزگاکە 577 کیلۆمەتر چوارگۆشەیە، 565 متر لەسەر ئاستی دەریاوە بەرزە. دهۆک ساڵی 1969 دەبێتە پارێزگا. پارێزگای دهۆک لە قەزاکانی ئاکرێ، سیمێڵ، دهۆک، ئامێدی، زاخۆ و بەردەڕەش پێک دێت. قەزای شێخان لە سنووری ناوچە جێناکۆکەکاندایە لەگەڵ بەغداد. هەر قەزایەک لە ڕووی یەکی کارگەڕیەوە دابەش دەبێت بەسەر چەند ناحەیەکدا و ژمارەیان 26 ناحەیە. ژماری دانیشتوانی بەسەر جەم قەزاکانەوە بەبێ ژمارەی ئاوارەکان 1,512,587 کەسە. لە ڕووی ئاینیەوە ئاین و ئاینزای جیاوازی تێدایە، لەوانە موسڵمان، مەسیحی و ئێزیدی. زۆرینەیان موسڵمانن. لە ڕووی نەتەوایەتیەوە کورد، ئاشووری و کلدان، ئەرمەنی تێدا دەژین. لە ڕووی ئابووریەوە دهۆک دەوڵەمەندە بەسەر چاوەی کشت و کاڵ. لە پاڵ کشت و کاڵدا داهاتی گەوری پارێزگاکە پەیوەستە بە دەروازەکانیەوە. خاوەنی هەردوو دەروازەی ئیبراهیم خەلیل بە تورکیا و دەروازەی سیمێلکایە بە سووریاوە. بەهۆی جوانی سروشتەکەی و ژمارەیەک سەیرانگە ساڵانە ژمارەیەکی زۆر گەشتیار لە خواری و عێراقەوە ڕووی تێدەکەن. بۆی استراتیژی جوگرافیای دهۆکەوە کە کەوتۆتە نێوان عێراق، تورکیا و سووریا هەمیشە بۆتە جێگەی پەلاماردان و هێرش. بەپێی دوایین لە دوانی ئەدهەم بارزانی لە ئێستادا تورکیا بەشی زۆری پارێزگاکەی داگیر کردووە. هەر لە چیای شەکی و لەسەر سنوور لەگە ڕۆژهەڵاتی کوردستان یا بەواتایەکی تر لەسەر سنوور لەگەڵ ئێران تاکو ئەگاتە منطقەی باتۆف لە دەڤەری زاخۆ دهۆک هەموو ئەم شوێنانش ئێستا داگیر کراوە لە لای تورکیا، بەڵام سەر و سەدایەکی ئەعلامی وەکو ئەوەی کە ئێستا هەیە نەیبوو.